ژیان ئازادی ژن ژیان ئازادی از بجداری به پشنگه بومه به چهار لوحانه از بر کیف خوشم گو از او جاره یکمین مکاری خل جدری باجاری او روج آوام بلاکر مقلك معرض شاركان تقريبا بيستو تشتك معرض متشاركين لوحي مقص سر انه هجرة روج آواي سرجني الشهيدة تشيد كن استخوازم معاناتي قد روج آوا تشيد به از درخيم تابلو ياخذ زۆر خۆشحاڵم کەم وەکو میوانێک بانگێش کراوم و شانازیش بووم کە شەرەفی کردنەوەی پێشانگاکەیان بەخشیە من کە هاتمە هۆڵەکەوانێ جگە لە خۆشیەک کە ئەبینم کۆمەڵێ ژنی بەتوانە نمایشی تابلۆکانیانەکەن بێژگەل لەوەی کە ئەبینم کۆمەڵێ ستایلی جیا ڕەنگی جیا بابەتی جیا لە خۆی ئەگرێت. بێگومان هەمیشە ئەیڵێم کە لە هەر جێگایەک هونەر هەبێ ژیان هەیە لە هەر جێگایەکی ژن هەبێ ژیان هەیە کەواتە ئەمڕۆ هۆڵەکە واڵایە بەبوونی ژیانێکی زۆر جوان لەبەرەوەی کۆمەڵێ ڕنگ و هێڵ نمایش کراوە لە دووتوی ژیانێکی زۆر جوانە چونکە پێمان ئەڵێت ئەشێ لەوێ جەنگ هەیە لەوێ نەبوونی هەیە لەوێ بربەست هەیە بەڵام لە پاڵیشیا ئەم کارە جوانە هونەریانە هەیە دەستیان خۆش بێت هەمیشە ئاڵێم ئێمە لە وڵاتێکی جەنگا لە دایک بووین بەڕاستی لەبەرەوەی لە وڵاتێکی جەنگا لە دایک بووین بمانەوێ نەمانەوێ کاریگەری جەنگ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ لەسەر خودی ئێمە و کارەکانمان هەیە من خۆشحاڵم کە ئەمە بێتە دەستپێکی کارکردنی بەردەواممان جارێکی کە ئەو خانمانەی کە بواریان بۆ نەڕەخساوە یان نەیانتوانیوە بەشدار بن هیوایان هەبێت بەردەوام بن چونکە هەمیشە ئەو هیوایە وامان لێیە کاکە کاری بەردەوامی بکەین و ئەکید چالاکی باشتر و باشتری چاوەڕێیانەکات. gelek kif xaş bûme vê pêşengehê bû mekanî bû em sînûra derbas kir û em biriya hunerê destê xwe bi yek kin di vê pêşengehê de. من به 6 تابلوان من لوی پشنگی مشارکت کردی. همه تابلوی من جن فکری و مواضعین و مختلفن. سر جیانا من سر باجار الکود تد دجیم و سر احاسیست من تد به حسین دما كشر تشيبيه لبجاري ما بجاري من عفرينة عفرين قالك منطقة يعني خوش بو وجنات بو أم تدو بر وحاسبين ومكاري خد كر وحياته خد كر وقالك خوش بي دماكو أم جعفرين در كتنا قالك أم إيشين يعني كأنما ما ياك وقت بين جزوري خفا يعني هلبو فهذا إيشو من يعني شواتي كانوا بشرتي بيجي قالك زوروا زحمته حتى يعني فترة دورة ديك رابو صرخو ومدس بهنري كر هنر هشت يعني أجواء حالي خو وقت بين كئيب وحزن أزدر كبم تابلو أزدر كر جن كاني هر تشتي بنفسيني نها نوك دما بري نكان بو تشتي خوازي بتشيبكي بشتي شورش دونها اي رجابا تشيبو قالك حقيقة وستاندات حميد تشتبكي سترانا ولا ميوزك ولا هنر بي ولا رسم بي جتشبي كان بحرية خود تعبير بكي بچار لو حبش داریم کردووە لەو حەکانم زیاتر دەلار لە سروشتی کوردستانەکات لەگەڵ فۆلکلۆری کوردیاکە ئەم تابلۆیانە زیاتر دەلار لە فۆلکلۆری کوردی و ڕەسەنایەتی کورد و کوردستانەکە بەڕاستی ئەم جۆرە پێشانگایانە زۆر گرنگە لە ئێستا بکرێتەوە کە ئەمەیان بە تایبەتی کۆمەڵە ژنی شێوەکاری دەستنیشان کردبوو هەموو بەیەکەوە ئەتوانینەوە بگەێنین کە ژنان و کچانی کوردیش ئەتوانن زۆر شتی جوان بگەێنن ئەتوانن توانە و لێهاتووی خۆیان دەرخەن هونەر وەکو حەز و خولیایەک وەکو بەهرەیەک لە خۆمان ئەبینم و حەزەکەم زیاتر پەرەی پێ بەم چونکە زۆر کاتەوەی لە ڕێگەی هونەرەوە توانین بگەێنین لەوانەیە بە قسە و بە
زۆر شێوەیتر ناتوانین بگەین یەکگرتنی ژنان و کچانی کورد هەر چوار پارچەکە بەڕاستی دەورێکی زۆر گەورەی هەیە لە گەیاندنی چۆنەڵەی نامەکەمان لە گەیاندنی هەست و توانامان لەم ڕۆیەکە هی دوو پارچە یەکتریمان گرتووە زۆر خۆشحاڵین زۆر هەستەکەین کە هەم ئێمە لەوانەوە فێرەبین هەم ئەوانیش لە ئێمەوە فێرەبن هەم ئەتوانین بەم نوعات چارەسەری هەنێک کێشە بکەین یەکگرتووی خۆمان و یەکڕیزی خۆمان دەرخەین. باجاري عفرينم أنا هالقامش ونشتما بشتيكو أم كوش بون شخوما تابلو 13 هنرمند آنية بهجماري سيو بينج تابلو أو هنرمنجي هنوان هنش كوبانينا هنا جقامشلونا هنا سريكانينا جرميلاني رقة جيش بجداري في بيشنجه بونا براستي أم قالك كيف خشن كو أم هاتنا باجاري سليمانية ام هفالت خو هنرمند ناس دکن زیادتر ام وی باجاری بریا هنر ناس دکن پنج کس پنج هنرمندن جن وی باجاری جباشور تفلی پیشنگه بویا او جبیا درفته که خوش کو جن هفدو ناس بکن بریا هنری ام دبینن پیشنگه تابلو گلکن دبستاني هنري جيتي دقلكن بشنجه هنولو براستي زنجينا تنوعات هاي افتجي تشتكي قلك يخشه وقلك يخشه كو ام كان بن دريا هنا ريدو ام بيجن كام روج افا تشتكن